ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم ترساوە لەوەی کە دوای خۆی ئومەتەکەی تووشی شرک ببێتەوە؟ نەخێر. لە صحیحی بوخاریدا لە بەشێک لە فەرمودەیەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ سوێن بە ئەڵڵا من ناترسم لەوەی کە دوای خۆم ئێوە تووشی شرک ببنەوە، تازە شرک ڕووناکاتە ئومەتی من. ئەی لە چی ترساوە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەند شتێک ترساوە. یەکێک لەو شتانە کە لە فەرمودەیەکی تری صحیحدا ئەفەرمێ یەکێک لەو شتانە کە زۆر ئەترسم لەبارەیەوە ئەوەیە نەفەرێک لە ئێوە ئەڕوات خوێری قورئانە بێت، خەریکی خوێندنی قورئانە بێت، تەنانەت سەر و سیمای ئیسلامی پێوە دیارە، ڕیش و سنەت و شەمائیلی ئیسلامی هەیە، بەڵام لە نهایەتا یەکێک لە ئومەتی من متهم ئەکا بە شیرکەوە و پێی ئەڵێ تۆ موشریکی و تۆ شیرکت ئەنجام داوە، لە حاڵێکە خۆی زۆرتر نزیکە بە شیرکەوە تا ئەو مسلمانە داماوە کە متهمی کردووە بە شیرکەوە. زۆر ئاسانە. صدق رسول الله صلى الله عليه وسلم. واتا پیغمبر صلى الله عليه وسلم افرمي ناترسم لوي كايوه مشرك ببنوه، لو اترسم كايوه يكتري بمشرك بزانن، والله امشتيك روي داوه. الحمد لله امتي اسلامي توشي شرك نهات وتوا هرشن اكري دانا دانا بوبيت بلان وكو كومال توشي شرك نهات بلان متاسف انا او روي داوه كزورك لامتي اسلامي زورك يترلم امته بمشرك داني وامام مصيبتك كبيغمبر صلى الله عليه وسلم لي ترساوه اغامان بي خماني لي بباريسي.